سڵاوبینەرانی بەڕێز، ئەمڕۆ لە بەرواری 24 یەکی 2024 ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی لە وڵاتی بەریتانیا لە 4 شاری جیاواز هەستا بە ئامادەکردنی خۆپێشاندانێک. من فەرمان محەممەد چالاکوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک هەواڵ و زانیاریەکانی شاری لەندەنتان بۆ دەگوازمەوانێ. چالاکوانان و خۆپێشاندەران لە وڵاتی بەریتانیا لە شاری لەندەن لە بەردەم سەفارەتی حراک کۆبوونەتەوانێ بۆ گەیاندنی پەیامێک کە ئەویش پشگیریکردنە لە مامۆستایانی موچەخراو لەلایەن حکوومەتی کاتبەڕێکەرەوە. بۆ زانیاری زیاتر دەچمە بۆ لای چەند چالاکوانێک. سڵاو لێبێ. سلام کاتو باش بەڕێزم. تۆ پەیامت چیت لەمڕۆدا؟ ئێمە وەکو کوردانی بەریتانیا بەمەسی پشگیریکردن لە داواخوازڕاوەکانی مامۆستایان و موچەخۆران و هەرێمی کوردستان و باشترین ژیان و گوزەرانی مامۆستایان و شایستەدارەکانی و هەروەها ئیدانەکردنی هیدارەکردن و دەستگیرکردنی مامۆستایان لەلایەن هێزەکانی جێتی و دەستگای ئاسایش و ئێمەش وەکو کوردانی تاوراوەگە هاتوون وەکو پشگیری مامۆستایان بکەین. دەست چاوت خۆش بێ. تۆ پەیامت چییە؟ پێشەکی بەخێرات ناراگەم دەستان خۆش بێرەکتان کێشاوە. ئێمە وەکو کوردانی بەریتانیا ساین بە خۆپێشاندانێک دژی حکوومەت هەرێمی کوردستان و پشگیری مامۆستایانی ناڕازی. دەست چاوت خۆش بێ. تۆ پەیامت چییە؟ ئێمە وەکو کوردانی بەریتانیا داوکەرێکی سەرسەختی مامۆستایانی هەرێمی کوردستانین کە ئەمە لە کاتێکدا کوڕی بەرپرسەکان دێنە زانکۆشانەکانی وڵاتی بەریتانیا دەخوێنن لەسەر پارە و قوتی میلەت. دەست چاوت خۆش بێ. بەڵێ بەڕێزان، وەکو بینیتان ئەمڕۆ چالاکیەکانی لەندەن پێکات بوو لەم خۆپێشاندانە و ئێستاش دەیگوازمەوە بۆ هاوکارم لە شاری بەرمینگام. زۆر سپاس بۆ هاوکارانم لە شاری لەندەن، لە شاری بەرمینگام هاوشێوی شارەکانی تر بۆ بڵی چالاکوان و خۆپێشاندەر بەشداریان کردووە بۆ دووپاتکردنەوەی مافی ڕەوای مامۆستایان و موچەخۆران لە هەرێمی کوردستان و بووسکردنی فشارێک لە نێو بەریتانیادا. ئێستاژەمەوێ چەند پرسیارێک بکەم تاوەکو بزانین ڕاوبۆچوونی بەشداربووان چییە لەسەر نەدانی موچەی فەرمانبەران و مامۆستا. ڕاوبۆچوونی بەڕێستان چییە؟ ئەم دەربەدەدان ڕاو لە هەموو چینیۆژەکانی تری بۆ مۆگای کوردی ئەەکەم کە هەمویان بێنە دەنگ چونکە هەر هەمویان مناڵی ئەوان هەمویان لەژێر دەستی مامۆستایەکانە پەروەردە ئەبن. ئەگەر مامۆستا موچەی نەبێت نەچێتە مۆڵەکانی خوێندن جیلێکی نەخوێنەوار پەروەردە ئەبێت کە ئەوانیش وەبەستیان لە جیلێکی نەخوێنەوار پەروەردە بێ بۆی چەکداری و پاسەوانی ماڵ و مۆڵەکانی ئەوان. لە ڕاستیدا من ئەمێ بڵێم شەرمە بۆ حکوومەتێک کە نەتوانێت موچەی فەرمانبەران دابین بکە و نەتوانێت ئاسایش بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین بکە کە ئەم دووشتە دوو بنەمای سەرەکی بوونی هەر حکوومەتێکە و ئەگەر حکوومەتێک نەتوانێت ئەو دووشتە دابین بکە بەڕاستی پێویستە سەرکردەکانی دەست هەڵگرن ئاژبەتاڵی خۆیان ڕابگەێنن. زۆر سپاس دەچمە لای هاوکارانم لە شاری مانچستەر بۆ گواستنەوەی چالاکیەکان لەوێ. سڵاو لەبێ کۆژین، سپاس بۆ هاوکارانم لە شاری لەندەن و بێرمینگامەوە. هاوکات لە شاری مانچستەریش وەکو شارەکانی تری بەریتانیا خۆپێشاندەران لێرە کۆبوونەتەوە و جەخت لەسەر داوا مافەڕەواکانی مامۆستایان و موچەخۆرانەکەن لە هەرێمی کوردستان و ئەیانەوێ ئەوە بە حکوومەتی هەرێم بڵێن کە بە زووترین کات شایستەدارایەکان ئامادە بکەن بۆ مامۆستایان و موچەخۆران. ئێستاش ئەمەوێ لە دوانی چەند چالاکوانە وەرگن لەسەر ئەو پرسە بۆچوونی جەنابەت چیە لەسەر پێنەدانی موچە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان؟ ڕاو بۆچوونم سەبارەت بە موچێنەدان بە مامۆستایانی هەرێمی کوردستان بە فەرمانبەران بەگشتی بە تایبەتی مامۆستایان لە هیچ سەردەمێکی وڵاتی عێراقدا لەو هەموو شەڕە خوێناوێت لە عێراقدا کرا لەو عەساری اقتصادیەکە لەسەر عێراق بوو تا ئێستا شتی وا ڕووی نەداوە کە موچە نەدرێ بە مامۆستایان و پەروەردەش بفۆتێ. بەڵام بەداخەوە ئەو حیزبە دەسەڵاتدارانە پێیان باش نییە پەروەردە زانست پێشکەوێ بەس بۆ ئەوەی خەڵک کۆیلەی خۆیان بێ خەڵک پەروەردەکەن بە پەروەردەی حیزبی. بەداخەوە ئەو دەسەڵاتێکی گەندەڵ مافیا بەسەر ئەو کوردانەدا سەپاوە. زۆر سپاس. ئەگەر هاوکارم بێت ئەمەوێ لە دوانی چەند چالاکوانێکی تر وەربگرم لەسەر ئەو پرسە. تامی ڕێکخراوی داکۆک 24 یەکی 2024 لێرە کۆبوونەوە بۆ بەبوونەی ئەوەی کە مامۆستایان بەشیان خوراوە مودەی 5 مانگەبێ مامۆستایانێک مەعاشیان وەرگرتووە. ئەمەژنا گلەیمان زۆرە لەبەر ئەوەی هەژارەیەکی زۆر دەستی پێ کردووە و زووتە بنەماڵەی هێچەتی و پارتی زۆر غەدریان لە ملەتی کورد کردووە و بۆیە با بڕوخێن ئەمانە لەسەر تەخت نەمینێن وا باشترە بەجێ بێڵن. زۆر سپاس بۆ تۆ.
بەڵێ بینەرانی بەڕێز ئەمە ژوورناڵی خۆپیشاندانەکانی شاری مانچستەر بوو. سپاس بۆ هاوکارانم لە شاری لەندەن و بێرمیگام. ئێستا ژوورناڵەکە گوازنیەوە بۆ شاری نیوکاسڵ هاوکارم پێشنگ محەممەد لەگەڵتانە بێت. زۆر سپاس بۆ هاوکارانم لە شاری مانچستەر. لێرەش بە هەمان شێوە لە شاری نیوکاسڵ هەوڵین چالاکەکانتان بۆ بگوازینەوە. لێرەش بە هەمان شێوە ڕێکخراوی داکۆک چەندەها چالاکی کردووە، چەندەها خۆپیشاندەر دووپاتی ئەوەکەنەوە ئاماژە بەوەکەن کە دەبێت مافی ڕەوای مامۆستایان بدرێت و موچەخۆران بگەن بە مافەکانی خۆیان. و لێرە چەند تێبینیەک و چەند ڕاوبۆچوونێکی ئەم کەسانە وەرەگرین. ئەڕژیان باشی ڕاوبۆچوونی تۆ چیەوە بۆچی هەڵ ئێمە وەکو گەنجانی بەریتانیا ئەمڕۆ هاتوین پشتگیری خۆمان مامۆستایانی سلێمانی و چواردەوری سلێمانیەکەین تای بە کوردستانیش. بەڕاستی زوڵمێکی زۆر لە کوردستان زوڵمێکی زۆر ئەکرێتە سەر مامۆستایان و فەرمانبەرانی حکوومەت. لەم ڕۆژانی پێشوە لە سلەیمانی مامۆستایان هێرشێکی زۆریان خراوەتە سەر کە چنە سەر جادا داوای حەق و مافی و ڕەوای خۆیانەکەن کە بەڕاستی زوڵمێکی زۆر لە کوردستان ئەکرێتە سەر مامۆستایان و لەلایەن حیزبە دەسەڵاتدارە خوێنبژەکانەوانە. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبوویتنەوە وێڕای ئەوەی کە پاڵپشتی مامۆستایان ئەەکەین لە داواکردنی مافەکانیان و شەرمەزارکردنی ئەو هەڵوێستەی کە بەرپرسانی کوردستانش دەیکەن بەرامبەر چاسوورکردنەوە لە مامۆستایان و هەڕەشەکردنی سزادانیان بە فەسڵکردنیان تەنها لەبەر ئەوەی داوای مافی خۆیانەکەن. ئێمە ئەمڕۆ کۆبوویتنەوە بۆ شەرمەزارکردنی ئەم هەڵوێستەی حکوومەت هەرێمی کوردستانش. سپاس. زان ئەمە هەموو ئەم چالاکیانە بوو کە لە وڵاتی بەریتانیا ڕێکخراوی داکۆک ڕێگی خستووە و لێرەوە دووپاتەکەینەوە وەکو هەم چالاکوان وەکو ئەندامەکان وەکو قسەی خۆپیشاندەران کە ئێمە ناوەسین بەردەوامە بین هەتاوەکو ئەگەین بە مافڕەوەکانی خۆمان. زۆر سپاس.